هاوڵاتی خۆشەویست، بۆ خۆپاراستن لە توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا یەکەم پێویستە دەستەکانت بە ئاو و سابوون بۆ ماوەی 20 بۆ 30 چرکە بشۆی تا مەترسی توشبوونت بە نەخۆشیەکە کەم ببێتەوە. ئەمە یەکێکە لە باشترین ڕێگەکان بۆ خۆپاراستن لە ڤایرۆسەکە. دووهەم، دەستەکانت لە چاو و دەم و لوتت نزیک مەکەوە، ڕەنگە بەهۆی دەستلێدان لە شتێکەوە ڤایرۆسەکە هەڵبگریت، بۆیە دەبێت سەرەتا دەستەکانت بە باشی بشۆیت بەر لەوەی دەستبەریت بۆ دەم و چاو و لوتت. سێهەم، لەو کەسانە دوورکەوە کە کۆکە و پژمەیان هەیە. چوارەم، ئەو شوێنانەی زوو دەستیان لێ دەدرێت بە باشی پاکیان بکەرەوە، چونکە ڤایرۆسەکە دەتوانێت لە سەر دەستکی دەرگا و سەرمێز و بەلوعای ئاو بمێنێتەوە و بگوازرێتەوە، بۆیە دەبێت دەرمانی پاکەرەوە واتە تەعقیم بەکاربهێنرێت بۆ خاوێنکردنەوەیان. پێنجەم، کاتێک دەچیتە ناو خەڵک دەمامک ببەستە، بە تایبەتی ئەگەر خۆت جۆرێک لە نەخۆشیەکانی سیەکانت هەیە وەک ڕەبۆ یان لە کاتی گەشتکردن بۆ دەرەوەی وڵات ئەوە پێویستە دەمامک بەکاربهێنرێت. هاوڵاتی بەڕێز، ئەگەر چاودێری کەسانی نەخۆش دەکەیت، یەکەم پێویستە کاتێک بەرکەوتنت دەبێت لەگەڵ نەخۆش ئەوە دەمامک و دەستکێش و بەرکۆش یاخود سەدریەی تایبەت لەبەر بکە. کاتێک لە ژوورەکە چوویتە دەرەوە دایان بنێ و فڕیان بدە، جارێکی دیکە بەکاریان مەهێنەرەوە. دووهەم، قاپ و قاچاق و خاولی و جلوبەرگی کەسە نەخۆشەکان بەکار مەهێنن. سێهەم، جلوبەرگ و بەرگی جێگەیان بە ئاوی گەرم شۆن. چوارەم، ئەگەر کەش و هەوا خۆش بوو پەنجەرەکان بکەنەوە تا هەوای ژوورەکە ئاڵوگۆڕ بکات. هاوڵاتی خۆشەویست، چۆن ڕێگری لە گواستنەوەی نەخۆشیەکان بکەین لە ئاژەڵانەوە؟ یەکەم، گۆشت و هێلکە زۆر بە باشی بقوڵێنە تا مەترسی نەخۆشیان لەسەر نەمێنێت. دووهەم، با بەرکەوتنت لەگەڵ ئاژەڵی زیندوودا کەم ببێتەوە. سێهەم، هەر کاتێک دەستەکانت لە ئاژەڵێکەوەدا بە زووترین کات دەستەکانت بە ئاو و سابوون بشۆ. ئەگەر چاودێری چەند ئاژەڵێک دەکەیت، ئەوە دەبێت لەگەڵ دەست هەڵگرتنت لە هەر ئاژەڵەیەک دەستەکانت بشۆیت تا ئاژەڵەکانی دیکە بپارێزیت. لە ئەگەری توشبووندا ئەوە ئەم کارانە بکە. یەکەم، پەیوەندی بە پزیشکەوە یا دامەزراوە تەندروستیەکان بکە. ئەگەر گومانت هەبوو لەوەی تووشی نەخۆشیەکە بوویت. نیشانە باوەکانی نەخۆشیەکە بریتین لە ئازاری قوڕک، سەرئێشە، زیادبوونی دەردراوی لوت، هەڵامە تووتە، کۆکە و سەرئێشە، شەکەتی و هەستکردن بە لاوازی، تەنگەنەفەسی و توندبوونی سنگ لە حاڵەتە قورسەکاندا. دووهەم، ئەگەر لەلایەن پزیشکەوە ڕەوانەی ماڵەوە کرایتەوە، ئەوە هەوڵ بدە لە ماڵەوە بمێنیتەوە و پشوو بدە بۆ ئەوەی زووتر چاک ببیتەوە و کەسانی تر توش نەکەیت. سێهەم، لە کاتی سەردانی پزیشک ئەوە دەمامک بەکاربێنە بۆ ئەوەی ڕێگری لە بڵاوبوونەوەی نەخۆشیەکە بکەیت. چوارەم، کاتێک دەکۆکیت یا دەپژمیت دەمولوتت دابپۆشە. پێنجەم، بە هیچ جۆرێک سەردانی نەخۆش مەکە لە ماڵ و لە ناو دامەزراوە تەندروستیەکاندا بەمەبەستی هەواڵ پرسین. دوورکەوتنەوە لە ترس و دڵەڕاوکێ. یەکەم، هەوڵ بدە خۆت دوودڵ نەکەیت و مەترسە و مەکەوەرە ژێر کاریگەری هەندێک هەواڵی ناڕاست کە لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە دەگوازرێتەوە. ئەمانە گشتیان ناڕاستن و بنەمایان نییە، تەنیا زانیاری لە سەرچاوە باوەڕ پێکراوەکانەوە وەربگرە. دووهەم، ئەوەی جێگەی دڵخۆشیە تا ئێستا ڕێژی مردن لە نێو بەشداربوواندا زۆر کەمە بە بەراورد بە پەتاو هاوشێوەکانی تری. ڕاگەاندنی بەڕێوەبەراتی گشتی تەندروستی